بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وا بڕیارە هەفتەی داهاتوو دیداری ئیسلامیەکان بەڕێوە بچێت. هەفتەی داهاتوو دیداری لایەنە ئیسلامیەکان بۆ کاری هاوبەش بە ئامادەبوونی هەرسێ سەرکردە ئیسلامیەکە بەڕێوە دەچێت. بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە دیداری ئیسلامیەکان و ڕواهەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دەربارەی ڕیفراندۆم دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. هەفتەی داهاتوو دیداری ئیسلامیەکانی کوردستان بەڕێوە دەچێت و تێیدا تاوتوێی پرۆژەی کاری هاوبەش دەکرێت. هەفتەی داهاتوو سێ لایەنە ئیسلامیەکەی کوردستان کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە بە ئامادەبوونی سەرکردەی یەکەمیان و بە ئامانگی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دیداری ئیسلامیەکان ساز دەکەن. ئامانجی سازکردنی دیدارەکە بۆ تاوتوێکردنی نەخشە ڕێگای کاری هاوبەشی ئیسلامیەکانی کوردستانە کە چەند تەوەرێکی سەرەکی لە بواری میکانیزمی کاری هاوبەشی ئیسلامیەکانی کوردستان لە ڕووی سیاسی و بانگەواز و ڕاگەیاندن لەخۆ دەگرێت. هۆکاری ئەنجامدانی کاری هاوبەش لێک نزیکبوونەوەی ئیسلامیەکان و ڕێخستنەوەی ناوماڵیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم پرسە زەرورەتێکی شەرعی و نیشتیمانیە. ڕۆژەی کاری هاوبەش وا دەکات ئیسلامیەکانی کوردستان نێوماڵی خۆیان ڕێک بخەن، ئەمە ژوا دەکات خزمەت بە تەوژمی ئیسلامی و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی بکات و لە ئەمان کاتیشدا خاوەن بۆچوونێکی هاوبەش بن بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان. تاوتوی نەخشە ڕێگای ئیسلامیەکانی کوردستان بۆ کاری هاوبەش لە کاتێکدایە هەرێمی کوردستان بە دۆخێکی قەیراناوی تێپەڕ دەبێت. کاری هاوبەشی ئیسلامیەکان دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هەوڵدان بۆ تێپەڕاندنی دۆخی قەیراناوی هەرێم و باشترکردنی ژیانی خەڵک و کاراکردنەوەی دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان. ئەرکی سەرشانی ئیسلامیەکانی کوردستانیشە ڕۆڵی خۆیان بگێڕن لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ستەمکاری لە هەرێمی کوردستان، چونکە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری و دژایەتی گەندەڵکاران بەشێکی دانەبراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام. سێ لایەنە ئیسلامیەکەی کوردستان لە ماوەی ڕابردوو لەسەر پرۆژەی کاری هاوبەش کۆبوونەوە و گەیشتنە پێکێنانی دەستێکی باڵای کاری هاوبەش و لە ئایندەشدا دەیانەوێت هەنگاوی زیاتر بە ڕاستەی خزمەتکردنی بە گەلی کورد و تەوژمی ئیسلامی بکەن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەربارەی ڕیفراندۆم هەروەها دیداری ئیسلامیەکان دەکەین کە وا بڕیارە لە هەفتەی داهاتوو ئەنجام درێت. لە تەوریەکەماندا باز لە پرسی ڕیفراندۆم دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سەبارەت بە پرسی ڕیفراندۆم هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەسەر مەسەلەی ڕیفراندۆم چییەوە پێتان وایە دەبێت چۆن ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ جەنابەت و سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. خۆتەزانی تەمەن لە دواهەمین سەردانی وەفدی هاوبەشی پارتی یەکێتی بۆ لای کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەو کات دیدی کۆمەڵی ئیسلامی بۆ پرسی ڕیفراندۆم خستە ڕوو. ئێمە ئێستاش لای خۆمانەوە دراسی بابەتەکە کەینەوە گفتوگویانە بەردەوامن لە نێوان لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان. خۆتەزانی ئێمە ڕیفراندۆم وەکو هەنگاوێک بەرەو پرسی سربەخۆی لە هەرێمی کوردستان و تا ئێعلانکردن و ڕاگەاندنی دەوڵەتی کوردی و بەدەستێنانی مافی سربەخۆیی بەشێکی دانەبراو لە استراتیژی کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی تەمان خەباتی شاخی لە پێناوی بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلەکەی بووە و پاشتریش وەکو هێزێکی سیاسی کە لە ساحەکەدا هەمیشە پرسی دەوڵەتی کوردی و مەسەلەی بەدیهێنانی مافەنەتەوەیەکان بەشێکی گرنگی استراتیژی کاری کۆمەڵی ئیسلامی بووە. ئێمە باوەڕمان وایە کە کورد وەک هەر گەلێکی کە مافیەوەیەتی مافی خۆیەتی بە تەواوی مافەنەتەوەیەتیەکانی خۆی بگاو لە وەکیانی سربەخۆی خۆی هەبێ وەکو هەموو گەلانی ناوچەکە و گەلانی دنیا بە گشتی کورد حەقی ئەوەی هەیە دەوڵەتی خۆی هەبێ و ستەمێکی گەورە بە حەقی کورد کراوە و ئێمە هەمیشەمان بەڕوونی وتووە کە کورد یەک لەشە لەو نەتەوە بۆ کە خاچی دابەشکراوە بەسەر 4 وڵات داوە ئەم گەلە پارچە پارچە کراوە مافی خوراوە لە 100 ساڵی ڕابردوودا هیچێ بۆ لە گەلە بەشمەینەت و
مافقراوەکان و بەردەوامیش لەو ماوەیەدا خەباتی هێز و لایەنە سیاسیەکان لە پارچەکانی کوردستان لە پێناو بەدیهێنانی ئەو مافە بووە. ئێمە بە شێوەی مەبدەئی وا ئەڕوانینە مافی سربەخۆیی و هەنگاونان بەرەو سربەخۆی بەنسبەت و هەلومەرجەی کە ئێستا هەیە ئێمە بەداخەوە ینی هەمیشە بێ لەوە دەست پێ بکەین. بەداخەوە کوردستان ئێستا لە قۆناغێکی باشدا نییە و لە هەرێمی کوردستان زیاتر لە گرفتێک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەیە و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پرسی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەداخەوە بە قۆناغێک گەیشتو کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لی بێ ئومێد بوون. ئێمە تەمە نامانە کرد کە هەرێمی کوردستان ئێستا حکوومەتێکی هەبووایە کەم حکوومەتی هاوڵاتی وایە و خزمەتی هاوڵاتیانی کوردایەوە پەرلەمانی کوردستان ڕۆڵی خۆی بینی با ئێستا پەرلەمانی کوردستان کارا بووە و لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان گفتوگۆی ڕیفراندۆم و ئەو یاسایە کرابە کە ڕیفراندۆمی پێ ئەنجام دەدرێەوە ئەو پرسە لەوێەوە ئینتیلاقی کردبا وەکو دامەزراوەیەکی شەرعی کە شوێنی دەرکردنی یاساکانە و ناوەندی باڵایە کە متوانی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستە و خۆوەرگرتووە تەمە نامان نەکرد. بەداخەوە تەمەن ئێستا هەرێمی کوردستان لەو قۆناغە و لەو هەلومەرجەدا ئەوە جگەلەوەی کە بژێوی ژیانی هاوڵاتیان و ئەو قەیرانە داراییە سەختەی لە هەرێمی کوردستان هەیە ئەو گەندەڵی قوڵەی کە هەیە ئەو بێ ئیرادەیەی کە بۆ چاکسازی هەیە لە هەرێمی کوردستان ئەو احتیکاری لە جونگەکانی حکومڕانی هەیە ئەمانە بێ هەمیشە ئێمە دووبارەی کەینەوە تا ئەو کاتێک کە ئیرادەیەکی جدی دروستە بێ بۆ چاکردنی بارودۆخی زۆر باش هاوڵاتیان یارمەتیم بدە. ئەمە هەلومەرجەکەی ئێمە هەمیشە وتومانە کۆمەڵی ئیسلامی و ئەم هەڵوێستەمان هەڵوێستێکی نەگۆڕە. ئێمە پێمان وایە هەر یەکێ لەو پرسانە پێویستی بە زمینە سازیە و دەستپێکی ئەو زمینە سازی لە ناوخۆ دەستپێکە و پێویستی بە تەبایی سیاسیە بە جێڕانەوەی تەبایی سیاسیە پێویستی بەوەی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و لە پەرلەمانی کوردستانەوە ئینتیلاق بکرێت. بەڵە زۆر باش بەس ماوە سوارد بە ڕوویە ئێوە کە پێتان وایە دەبێت لە چ ڕێگەیە کۆم ریفراندۆمە ئەنجام بدرێت. هەندێکیان دەڵێن مەسەرەن بە لە پەرلەمانەوە دەبێت پەرلەمان بمکار هەڵێکیان دڵێمە پێویستوان بە پەرلەمان و پێویستمان بە یاسای ریفراندۆمیش نیە بۆ چوونی ئێوە بە دیاریکراوی پێتان وایە چۆن ئەم پرسە ئامانجەکەی دەپێکێت لە چ ڕێگەیە ئەزانی قسەکردن لەسەر عینی ریفراندۆم و لەسەر میکانیزمی ریفراندۆم دوشتی لێکجیان. ئێمە پێمان وایە ریفراندۆم حەقێکی مەشروعی ئەم میلەتەیە و ریفراندۆم شتێک نییە کە ئینسان گومان لەوە بکات دەنگی هێنێ یا دەنگ ناهێنێ لە ناو ئەمنەتەوەیە. ریفراندۆم لە ناو ئەو ڕاپرسی کاکرێ لە هەرێمی کوردستان بۆ پرسی سربەخۆیی بێشک دەنگی زۆرینی هاوڵاتیان هێنێەوە ئەمە خواستی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە خواستی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشە. پرسی سربەخۆی پرسێک نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵی نەبن بەڵام میکانیزمی ئەنجامدانی ئەم ریفراندۆمە یەک لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بە یاسایی ئەو یاسایی کە ریفراندۆمی پێ ئەنجامدرێت لە پەرلەمانی کوردستان دەرچێ و بێت لەوێەوە وەکو باسم کرد هەنگاوە یاساییەکانی ئەنجامدانی ئەو ریفراندۆمە دەست پێ بکەن وەکو خاڵی یەکەم. دوو زەمینەی ئەو ریفراندۆمە هەنگاوی بیداییەوەی پێویستی بە کۆدەنجی هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەیە لانی کەم پێویستی بە کۆدەنجی هێزە سەرچەکانی هەرێمی کوردستان هەیە و بۆی نە لەبەر ئەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان دەنگ ناهێنێ چونکە هەموو هێزە سیاسیەکان لە کۆتاییدا مامەڵی بەرپرسانە لەگەڵ دەنگدان لە ریفراندۆمەکەن ئەومان لەبیر بێ. بەڵام ئەو تەحەدیاتانێک کە ڕوبەڕوومانە بێتەوە ئەوەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە دوای ریفراندۆم ئەوەی کە ئێمە پێگەین لە دوای پرسی ریفراندۆم و مەسلەی ڕاگەیاندنی سربەخۆی بەداخەوە تەمەنێمەوە شێچەکە لە گرفتە گەورەکان کە ئەی بیستین لە بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان کەیانەوە ریفراندۆم ئەنجام بدەن بەڵام نایانەوێت دەوڵەت ڕابگەێنن. تۆ گەر ئیرادی ڕاگەیاندنی سربەخۆیت نەبێ هەنگاونان لە پێناوی ڕاپرسی شتێکی بێمانایە حەقیقەت لەبەرەوە تۆ بێ و ئیرادەیەت هەبێت کە ئەم ریفراندۆمە لە پێناوی سربەخۆیی بێ نەک لە پێناوی ڕەوەرگرتنی ڕای هاوڵاتیان بێ. بەڵام ڕایەکە لە پێناو ئێستا ئەوەی کە دەکرێت ئێستا بە تایبەتیکێتی و پارتی لە پێناو ئەویانە کە بەرەو سربەخۆی بڕۆنیان بەرەوەی کە تەنان ڕای خەڵک وەربگرێت. زانی ئێمە ئەگەر بەجددی قسە بکەین ئەگەر بەجددی قسە بکەین حقیقات ئەگەر هێزێک لە هەرێمی کوردستان یا دوو هێز لە هەرێمی کوردستان هێزێک ئەگەر ئیرادەی ئەوەی هەبێ کە ریفراندۆم بکە و ئیرادەی ئەوەی هەبێ کە سربەخۆی ڕابگەێنێ و ئیرادەی ئەوەی هەبێ کە ئامادە بێ ڕوبەڕووی هەموو ئەو بەرهەڵستیانە بێتەوە کە ڕوبەڕوویە بنەوە لە حکوومەتی ناون لە وڵاتانی ناوچەکە و ئامادە ئەبێ بە شێوەیەکی
ینی ئەبێ ئامادە بێ بڕیارێک پەرلەمانی کوردستان بە بڕیاری کارا بکاتەوە ئەبێ ئامادە بێ هەنگاوێکی بەسیط لە ناوخۆ بنێک کە ئەم هەنگاوە زۆر سادە و ساکارە بەنسبەت ئەوانەوە کە پەرلەمانی کوردستان پێویستی بە یەک بڕیارە بە یەک بڕیاری سیاسی کە پەرلەمانی کوردستان پەکراوە بە هەمان بڕیاری سیاسیش پەرلەمانی کوردستان کاراکرێتەوە و بە کاراکردنەوەی پەرلەمان ڕێگای دروستکردنی کۆدەنجی نیشتیمانی دەست پێەکە و ڕێگای کۆکردنەوەی ئەو کۆدەنجە سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێەکە ئەگەر لە ناوخۆدا ئەم ئیرادەیە نەبێ ئەبێت تۆ گومان بکەی لە ئیرادەی دووهەم کە ئیرادەی دروستکردنی دەوڵەتی سربەخۆیە لە هەرێمی کوردستان و ئیرادەی گەیشتنە بە مافە نەتەوەیەکان یا ڕاگەیاندنی پرسی دەوڵەتی کوردیە یا بەدیهێنانی هەموو ئەو مافانەیە کە ئێمە خۆتەزانی تەبعاً ڕیفراندۆمێک وەکو بەڕێزە میری کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرە ڕۆژنامانی کەشوتی ئەگەر ڕیفراندۆمێک جێناکۆکەکان یان ناوچەکانی سنووری مادەی 140 نەگرێتەوە کە بەشێکی گرنگی خاکی هەرێمی کوردستانن شتێکی بێمانایە حەقیقەت ئەگەر خۆشتەزانی جێڕانەوەی ئەو ناوچانە مێنی کارێکی ئاسان نییە یعنی کارێکی ئاسان نییە و ئێمە لەو ڕۆوە ئەکەوینە ململانە و چێبرچەیەکی گەورەوە کە ڕەنگە هەتا ڕوودانی جەنگ بچێت لە نێوان حکوومەتی ناوەندی هەرێمی کوردستاندا خۆ خوێندنەوەی هەموو ئەوانە ینی وەکو باسم کرد ئەم مەترسیە گەورانەی کە هەن بۆیە ئێمە ینی حەقیقات پرسی مەسلەی ڕاپرسی وەکە هەنگاوێک لە ڕێی ڕاگەاندنی دەوڵەتی پرسی سربەخۆی لە هەرێمی کوردستان و دروستکردنی کیانی سربەخۆ بۆ میلەتە و ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ئەمانە شتێک نین ینی من پێم وایە نە کۆمەڵی ئیسلامی نە هیچ هێزێکی سیاسی نییە لە هەرێمی کوردستان شتانی لە بەرنامەدا نەبێ و ئەم هێزە سیاسیانە لەو پێناوە دروست بوون و نابێت گومان لەو ڕۆ لەسەر هیچ هێزێکی سیاسی دروست بکرێت بەڵام ئەوەیە کە نابێت هیچ هێزێکی سیاسیش ئەمانە بەکار بێنێ وەکو قەڵغانێک هەندێک جار یەک بۆ شاردنەوەی بەشێک لە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بۆ وەلانانی وەکو زۆر جاری کەوتراوە ینی دوورخستنەوەی ڕای گشتی یا چاوی هاوڵاتیان لەسەر ئەو کێشانەی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەن وەکو باسیشم کردیانی ئێمە ئەو کات گومانەکەین لە ڕاستێتی ئەم هەنگاوانە ئەو کاتانەی کە هیچ هەنگاوێکی جدی لە ناوخۆ نابینین بۆ چارەسەری ئەو کێشانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان داهن و من سەیرم لەوە دێ کە زۆر جار تەبان هەندێک لەو هێزە سیاسیانە ئەڵەن کاکە ئەمان دوشتی لێکجیان بایەمەواز لە کێشە ناوخۆیەکان بێنین لە پێناوی پرسێکی گەورەتر کە پرسی دەوڵەتی کوردیە ئەی مەگەر ئەو هێزە کە ئەتوانێ هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان چ ڕێگریەکەی کە تۆ ئەو هەنگاوە بنی لە کاتێکدا هەردوو هێزی حکومڕان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی ئەوانەی بڕیاری سیاسیان لە هەرێمی کوردستان بەدەستە ئاسانە توانن هەنگاو بنێن بۆ چاکردنەوەی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەقلی وەگەرخستنەوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت پەرلەمانی کوردستان بە بۆچوونی بەرز ماوەسەکەوتت ئێوە گومانتان هەیە گومانەکە لەو ڕۆوێ ئەگەر ینی پێدوان ئیرادەیەکی جددی هەبێت سەرەتا دەبێت کێشە ناوخۆیەکان چارەسەر بکرێت ئەم ئیرادە جددیە ئەبێ هەنگاوی یەکەم لە ناوخۆ دەست پێ بکات لە کاتێکدا کە ئەتوانێ لە کاتێکدا کە لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕێگری نیە لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان زۆر باش بە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێوە تێبینیتان لەسەر ئەوە نیە کە ئێستا مەسەلەن دوو هێز خۆیان بکەن بە ئەوەی کە ئەوان خاوەنی ڕیفراندۆمن جۆرێک لە قۆڕکاری نیە ینی کە بەڕێژ هیچ هێزێکی سیاسی نیە لە کوردستان دژایەتی ئەنجامدانی ڕابزانی ئێمە یەکێ لە خواستە هەمیشەیەکانمان وەکو کۆمەڵی ئیسلامی چ ئێستا کە لە ساحەی سیاسی بۆ بەشداری لە حکوومەت لەم حکوومەتی لە هەرێمی کوردستانەیە چاو کاتی کە ئۆپۆزیسیۆن بووین لە ڕابردوودا ئێمەیەکی لە خواستەکانمان ئەوە بوو کە دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت دامەزراوە فەرمیەکانی هەرێم بتوانن ڕۆڵ ببین و بڕیان لەو پرسانە بدەن و حزب لە جیاتی حکوومەت کار نەکا و حزب لە جیاتی پەرلەمان بڕیار نەدا و حزب شوێنی حکوومەت شوێنی پەرلەمان شوێنی قەزا شوێنی هەموو شتێک نەگرێتەوە لە هەرێمی کوردستان حزب وەزیفەیەکی سیاسی خۆی هەیە وەزیفە سیاسی خۆی بجێڕێ و لێگەرە دامەزراوەکانی تر ڕۆڵی خۆیان ببینن پێمان وایە بەشێ لەو پرسانە هی پەرلەمانی کوردستانن بەشێکیان هی حکوومەتن بەشێکیان هی ئەو دامەزراوانی فەرمیانی لە هەرێمی کوردستانن بەڵام خۆ لە قۆناغی ئینتقالیدا لە قۆناغی ئینتقالیدا لە قۆناغی کە ڕەنگە وەکو قۆناغێکی ڕاگوزەر مامەڵەی لەگەڵ بکرێکن کێشە هەیە مانیع نییە لەوەی هێز و لایەنە سیاسیەکان ئیتیفاق بکەن و بتوانن ئەو قۆناغە تێپەڕێنن و بەڵام خۆ ئەمەش پێویستی بە کۆدەنجی سیاسی نابێت دوو هێز یا سێ هێز سەوڵ بدەن یا کەم یا هێزێک بتوانێت هەندێک لەو هێزانەی تر دوور خاتەوە و
تەهمیشیان کاوە خۆی بە تەنها هەنگاو بنێ چونکە لە کۆتاییدا ئەم پرسە نەک پێویستی بە هەموو هێزە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان پێویستی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەموڵکی کەس نییە نە بە تەنهاش بە کەس ئەکرێ و ئەمە تەحەدایەکیشە پێویستە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێی هەڵسن و نەتیجەش عواقبی گەورەشێ بێ بۆیە پێویستە هەموو هێزە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش تەحملی مەسئولیەتی بکەن. بەڵێ بە دیاریکراوی تێبینی ئێوە هیچ تێبینێکتان نەبوو لەسەر ئەوە وەفدەی کرد لە کوردستان پێکێنرا بۆ سەردانی حیزبەکان بۆ وەفدەش کە سەردانی بەغدادی کردو؟ تەکیت تێبینیمان چۆن نەبووە خۆم تێبینیانە ئەمە زیاد لە جارێک وتومانە تێبینیمان لەوە هەیە کە پێشەوەی سەردانی هێز و لایەنە سیاسیەکان بکەن بڕیارەدەن تێبینیمان هەیە کاتێک کە سەردانی هێز و لایەنە سیاسیەکان تەنها ینی وەکو باسم کرد ئامادەنین ئەو گرفتە ناو خۆیانە چارەسەرکەن بۆی هێز و لایەنە سیاسیەکانی کەش لەگەڵیان بەشدار بن ئامادەنین کۆدەنجی نیشتیمانی دروستکان تێبینی لەسەر ئەوە هەیە کە لە بەغدادا ڕۆڵی پەرلەمانتارانی کورد و فراکسیۆنە کوردیەکان وەلا ئەنێن تێبینی لەسەرەوە هەیە کەم هەنگاوانە ئەندرێ بەبێ ئەوی پەرلەمانی کوردستان کاراکرابێتەوە بەبێ و یەک هەنگاو هەبێ بۆ وەگەرخستنەوەی پەرلەمانی کوردستان ئەمانە هەمووی ملاحەزاتی جددین و جێی قسە لەسەرکردن بەڕاستی زۆر باشە بەس بۆ وەفدەیەکی ئێستا لە کوردستان پێکاتەوە بوو سەداین لایەنە حیزبیەکان دەکەن ئەوش کە سەدانی بەغداد دەکەن نی پێتان وایە دەبووە ئالەتی تەشکیلکردنی وەفدێکی لەم جۆرە چۆن بۆیانی لە چ ڕێگەیەکەوە بووە ئەزانی ئێمە تەبان وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو ڕابردوو بۆ ئێستا بۆ داهاتوو شەروایە ئێمە هەموو ئەو وەفدانەی کە دێن ئێمە دیداری وەفدەکان ڕەت ناکەینەوە لەگەڵیاندا نشین وانی سەردانی کۆمەڵی ئیسلامیەکەن ئەو پرسانەی خێنە ڕوو بۆ چوونی خۆمان بە ڕاشکاوی لە کۆبوونەوەکاندا ئەڵین و هەمیشەش ئێمە بۆ چوونەکانمان بە ئاڕاستەی ئەوەیە کە یەک دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان ببینن یەک دوو ئەو هەنگاوانەی ئەندرێ لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و بە جۆر بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان پێی خۆش بێ ئەمەش بەڕاستی ڕوونادا تا کاتێک تو هەندێک هەنگاو نەنەی کە بەشێک لە کێشە ئەساسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان چاکەیت کە ببێتە جێی دڵخۆشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لانی کەم بەشێکی کەمی متمانە بجێڕیتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەشەکەی تریەوەی وەکو باسم کرد هەر کاتێک کە ئەم زمینە سازیە بوو ئەم هەنگاوانە بوو ئاسانە و کۆدەنجە نیشتیمانیە دروستە بێ ئەو کاتی هێزێکی سیاسی ئامادە نییە ینی بەشدار نەبێت لەو ینی پرۆسەیە کە ئەبێتە پرۆسەیەکی نیشتیمانی هەمومان بەیەکەوە باری قورسی ئەم پرسە هەڵ ئەگرین و پێچەوانەوە بەڕاستی هەمیشە گومانی جددی هەیە لە سەرکەوتنی ئەو پرۆسەی کە هەموو هێزەکان بەیەکەوە دەستی پێنەدەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵی نەبن. بەڵێ زۆر باش بۆ چوونیەوەگەر ئێستا دامودۆزگایکی وکو پەرلەمان کارا بووایە و لایەنە سیاسیەکانی ڕاستپەر بە بۆم پرسەوە دێک لە لایەنە سیاسیەکان بۆ ناوخۆدا ئیش بکەن و لەگەڵ بەغداد و لەگەڵ وڵاتانی دراوسێش بۆم پرسە ئیش بکەن بەتەکیت ڕێگایکی تەندروستە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە پەرلەمانی کوردستان مناقەشەی هەنگاوەکانی بکەوە ئەو کات ئەوانی شەماهەنگیان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانە کرد و بێکەوە ئەو هەنگاوە ئەندرا بەتەکیت و ڕێگایکی تەندروست و هەنگاوێکەوە بۆ سەرەتای ئەو ڕێگا سەلیم و تەندروستەیە کە پێیدا بڕۆین. بەڵێ زۆر باش ئێستا یەکی لەو پرسانەی کە باز پێکەنانی کۆمیتەیەکە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ پرسی ڕێفراندۆ تاکو ئێستا وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە لە ناو خۆمان وەکو سەرەتاش ئاماژەم کرد ئێمە تا ئێستاش گفتوگۆکەین لەسەر پرسی ڕێفراندۆم و ئەو دەرەنجامانەی کە منی هەیەی ینی ئەو مەترسیانی کە ڕوبەڕوویە بێتەوە و بەشەکەی کەشی تەمانەوەی پێیوەستە بۆ کۆمیتەی کە ئێمە جارە تەنها لە ئیعلان بیستمانە ئەو کاتێک بە فەرمیدا کۆمەڵی ئیسلامی تا ئێستا بەوان بڕیار وایە سەردانی لایەنەکان بکەن ئێمە وەکو ڕابردوو شتەمان پێشوازیانەکەین و گوێیان لێگرین هەر کاتێک بیانەوە سەردانی کۆمە بکەن ئەو کاتێمە هەڵوێستی خۆمانیان پێ ئەڵین هەڵوێستی خۆمان لەسەر ئەو کۆمیتەیە و لەسەر غەیری ئەو کۆمیتێش ئەوی پێوەستە بەو پرسەوە من جارێک کە پێم خۆشە ئەوە بڵێمەوە پرسی ڕیفراندۆم و وەک هەنگاوێک بۆ گەیشتن بە مافی سربەخۆیی بەشێکە لە استراتیژی ئێمە و ئێمە ئەمە بە مافێکی ڕەوای ئەم میلەتە ئەزانین و بە ئاشی سەرشانی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی زان کە هەوڵی بۆ بدەن بەڵام ڕێگای سەلیم و تەندروستی ئەوەیە یەک بە جۆرێک بێ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵی بن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان داعمی بکەن پشتیوانی بن ئەمەش بەوە بێ کە بەشێ لە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و بەشێ لەو گرفتانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ماندوو کردووە یعنی چارەسەر بکرێن و ئەو کاتە بەشێک لە متمانە ئەگەڕێت تۆلانی کەم بۆ هاوڵاتیان دوو بە ڕێگایەکی یاسایی بێ ڕێگای یاساییەکە لە پەرلەمانەوە دەست پێکە پەرلەمانی کوردستان ڕۆڵی خۆی ببینێ و بە مەسئولیەتی و ئەو هێز و لایەنە سیاسیانش کە
ڕۆڵیان بووە لە پەکخستنی پەرلەمان پێویستە ئێستا بە مەسئولیەتی مێژووی خۆیان هەستن و پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە وەیتر ئەو خاڵە ڕەشە لە مێژووی حکومڕانی کورد نەمێنێ و لەوە زیاتر تەمان ئێمە ئەم دامەزراوە شەرعیە کە نزیکە بینەوە لە بەسەرچوونی وادەی پەرلەمان و گەیشتن بە خولی نوێی هەڵبژاردنەوەی کوردستان پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بۆی وتم دوو لە ڕێگای یاساییەوە بێ ئەنجا ڕێی سێهەم عەفوەن ئەم ئێمە پێمان وایە پێویستی بە کۆدەنجی نیشتیمانیە و پێویستی بە کۆدەنجی هێزە سیاسیەکانە ئەو کات هێزە سیاسیەکان بەیەکەوە ئەتوانن میکانیزمی گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و میکانیزمی گفتوگۆکردن لەگەڵ وڵاتانی دراوسێەوە هەنگاوەکانی بنێن ئەو بە لە بەرچاوگرتنی ئەو حەقیقەتەی کە ئەبێ ناوچە جێناکۆکەکان لە بەرچاو بگیرێن کە سنووری مادەی 140 و ئەبێت بەڕاستی ئەمەش هەنگاوێکی جددی بێ لە پێناوی سربەخۆیی نەک ئەمەش قۆناغێک بەیانی وەکو ئەوە بەکاربهێنرێت کە تەنها ئەمە ڕاپرسیەکە بکەین و جارێکی کە چاوی ڕایگشتی بێنینەوە سەر هەرێمی کوردستان و بەشێ لە کێشەکانی خۆمانی پێدا پۆشین و بەڵام نەتیجە دەوڵەتی سربەخۆ وەکو ساڵانی ڕابردوو تەنها ببێتەوە مانشێتی سەر ڕۆژنامە. زۆر باشە لەو تەوەرە کاتمان کەمەوە گرد و پرسیاریتر بە کوردی سەبارەت بووی کە هەندێک پیان وایە کە ئەمە جۆرێکە لە بانگشتی هەڵبژاردن کە دوو هێز بۆ خۆیان بەکارهێنێنەوە نزیک بوونەتەوە مەسەرەن لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئێوە دژی ئەوەن کەم پرۆسانە بۆ مەسەرەی بانگشتی هەڵبژاردن ئەزانی چۆنە کاحەکێم خۆی نابێ هیچ هێزێکی سیاسی هیچ هێزێکی سیاسی نابێ ئەم پرسانە بۆ مزایدەی سیاسی و بۆ یەکلاکرد بۆ تێپەڕاندنی ململانی ناوخۆیەکان و بۆ بانگەشەی هەڵبژاردن وەکو جەنابەت ئەیڵەی جا ئەگەر بۆ تێپەڕاندنی ململانی ناوخۆیەکان بێ ئەگەر بۆ بانگەشەی هەڵبژاردن بێ ئەگەر بۆ دوورخستنەوەی ڕای گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ لەسەر کێشە ناوخۆیەکان بۆ هەر یەکێ لەمانە بێ ئەمە شتێکی نامەشروع حقیقە چونکە ئەم پرسانە وەکو باسم کرد عواقبی هەیە و عواقبی گەورەی هەیە و خۆ تەزانی کاردانەوەی وڵاتانی ناوچەکەی لەیەکەوێتەوە کاردانەوەی بەغدای لەیەکەوێتەوە ئێمە پێویستە ئەم پرسانە دەستی نەدەینەوە دەستی بۆ نەبین کاتێ دەستمان بۆ بەرجددی بین و فعلەن ئامادەبین ڕوبەڕووی هەموو مترسەکان بینەوە لە پێناوی بەدیهێنانی ئەو ئاواتە لە مێژینەی ئەو میلەتە هەیە لە ماوەی 25 ساڵی ڕابردوویت هەنگاوێکی عملیانراوە لەیان ئەو هێزانی لانیکەم سیستەمێکی حکومڕانی تەندروست نییە لانیکەم زەمینە سازیەکی باش نەکراوە لانیکەم ژێرخانێکی ئابووری و ژێرخانێکی حکومڕانی باشمان نییە کە بیکەینە پایی دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ بەداخەوە ینی ئەکرات لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پایەکانی ڕاگررتنی ئەو دەوڵەتە بە باشی لە هەرێمی کوردستان چەقیبان و باشی پێیان بە خاکی هەرێمی کوردستاندا برد با خوارەوە کە کاتێک کە تۆ چەتری دەوڵەتی کوردی هەڵەگرت پایەکانی بە جۆرە بوونەیە کە ڕایان بگرتایەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شەمە پشتیوانیان نەکرد. بەڵێ سوپاس دەکەم دوای ناوبڕەکە قسە لە سەر دیداری ئیسلامیەکان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن
بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. مامۆستا ڕێبوارەگەر باز لە مەسەلەی دیداری ئیسلامیەکان بکەین کەوا بڕیارە هەفتەی داهاتوو بەڕێوە بچێت. ئەم دیدارە بە چ مەبەستێکەوە چی لە خۆ دەگرێت؟ بە ناوی خی گەورە و میهرەبان جارێکیکەم. ئێمە تەبەن ئەم دیدارە لە نێوان هەر سێ لایەنە ئیسلامیەکەی بە هاوکاری بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی. ئامانستەیدا تەبەن دوای دروستکردنی دەستەی باڵای کاری هاوبەش لە نێوان سێ لایەنە ئیسلامیەکەوە بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چەند هەنگاوێک لە یەک نزیک بوونەوە بڕیاریاندا کە دیدارێکی ئیسلامی دەستەی باڵی کاری هاوبەش بڕیاریدا کە دیدارێکی ئیسلامی ساز بکرێت بۆ کەسایەتی ئیسلامیەکان و بۆ لە هەم زیاتر ئەوانەی لە دەرەوەی کاری حزبین و بەشێکی گەورەی ئەوانەی کە لە کاری ڕێکخراوەین و بەشێکیش لە سەرکردە دیارەکانی کار و پرۆژەی ئیسلامی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە ینی ئەوانەی کە لە ناو بڵین پرۆژەی کاری هاوبەشن ئەوانیش بەشدارە بن لە بڵین دەستەی باڵای کاری هاوبەشی هەر سێ لایەنەکە. حقیقەت ئامانجی ئەم دیدارە ئەوەیە کە یەکەم لایەنە ئیسلامیەکان و کەسی یەکەمی هەر سێ لە هەنگاوەکانی داهاتووە ئەوەی کە لە ڕابردووشدا هەبووە ئەی خەنە ڕوو بۆ بەشداربوانی دیدارەکە و هەر لایەنە و دید و تێڕوانینی خۆی بۆ کار و پرۆژەی ئیسلامی ئەخاتەڕ و ئەوە جگەلەوەی کە گفتوگۆیەکی تێر و تەسەل و بەربڵاوە کرێ لەسەر کۆی پرۆژەی ئیسلامی لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی و شێوازی بەرەو پێشبردننی و میکانیزمەکانی لە یەکتر نزیککردنەوەی وە چۆن باشە پرۆژەیە ینی کارا بکرێەوە تەکاملی بێەوە یەکتر تەواو بکاوە ئامانجە گەورەکانی خۆی لە هەرێمی کوردستان بەدی بێنێت. بەس هیچ باس لەوە دەکرێت کە جگەلەوەی تاوتوی نەخشەڕێگایەک دەکرێت ینی ئەو نەخشەڕێگای چی لە خۆ دەگرێت کەەوە بەنیازن هەفتەی داهاتوو تاوتوێ بکەن لە چەند بەش لە خۆ دەگرێت تانەوێت لە چی بوارێکە کاری هاوبەش ئیسلامی پەرە پێ بدەن. زانی نەخشەڕێکە تەبە نەخشەڕەیەکە وەکو مسودەیەکە خرێتە بەردەستی بەشداربووان ئەوان گفتوگۆیەکەن بۆ ئەوەی کە لەو هینە هەیە دیدارێکی ڕاوێژکاریە و تەوسیاتی ئەو دیدارە ئەخرێتەوە جارێکی کە بەردەم دەستەی باڵای کاری هاوبەش و ئەمە بێتە بنیادێکی باش بۆ بەرەو پێشبردننی کار و پرۆژەی ئیسلامی لە هەرێمی کوردستان. ڕەهەندی جۆرا و جۆری هەیە ینی ئەو بوارانەی کە با بڵێن قسەی لەسەرەکرێ بواری جۆرا و جۆر هەیە لە بواری داعوی لە بواری سیاسی لە بواری فکری لە بواری پەروەردەیی لە زۆربەی هەموو ئەو بوارانە قابلی ئەوەن کە لەوێ گفتوگۆ بکرێ و قسەی لەسەر بکرێت. خۆتەزانی لە هەرێمی کوردستان یا دروستتر بڵم لە باشووری کوردستان پرۆژەی ئیسلامی پرۆژەیەکی کاریگەرە جیا لە بەشەکانی تری کوردستان و ڕۆژهڵات ڕۆژاوە لەو ڕووەکە ڕەنگە جزدورێکی مێژووی باشی هەبێ لێرەوە پرۆژەی ئیسلامی کاریگەری خۆی لە بواری داعوی لە ناو کۆمەلگا بەڕوونی هەیە لە بواری پەروەردەی جێدەستی بەڕوونی دیارە لە بواری کۆمەڵایەتی شوێنەواری گەورەی هەیە لە بوارەکانی تر و لە ڕووی سیاسیشەوە مشارکێکی فعالە بەشدارێکی فعالی پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستان و خاوەنی کاریگەری و تەسیری خۆیەتی و ئەم پرۆژێ تموحی ئەوەشی هەیە لە داهاتوودا کاریگەرتر بێ گەورەتر بێ بەرەو پێشتر بچێت بۆ جگەلەوەی کە مافی خۆشێتی چاو بە ڕابردووی خۆیدا بجێڕێتەوە نەقدی ڕابردووی خۆی بکاوە و بوارانەی کە تێیدانەی پێکاوە ینی مڕاجعی بکات. زۆر باش ئێوە وەکولانە ئیسلامیەکان لە ڕابردوودا چەندی کۆبوونەوەتان ئەنجامداوە بەڵام تا ئێستا و کۆبوون و هیچ بەرهەمێکیان هەبووە یاخود هیچ بڕیار و شتێکی لێکەوتۆ کە کاریگەری بۆ پرۆژەی ئیسلامی زۆر جار تەبان بەرهەمی گەورەی بووە هەرچەند ئێمە بۆکو کۆمەڵی ئیسلامی تەماحی گەورەترمان بووە و ئێمە تەمەنامانە کرد کە ئێمە ئێستا هێز و لایەنە سیاسیەکان یەک هێز بووینەوە خاوەنی یەک حزب بووینە و خۆشمان حقیقەت ئێمە وتومان ئێمە تا یەکگرتن ئامادەین و ئامادەین کە
هەموو وزە و تاق و توانەکانمان یەک خەینەوە لە چوارچە و یەک هێزی سیاسیدا کۆبینەوە بەڵام بە تاکید هەموو ئەو کۆبوونەوانە هەموو ئەو پرۆژانی کە ئەم لایەنە سیاسیانی کۆکردوەوە کاریگەری خۆی هەبووە لانی کەم هێزە سیاسیەکان لە هێزە لای ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ هێزەکانی تر کەمترین بەریەکەوتنیان هەیە و لانی کەمترین سیراع ململانی لە نێوان هێزە ئیسلامیەکاندا هەبوو لە هەرێمی کوردستان و هێز لە ئیسلامیەکان زیاد لە بوارێکیان هەیە کە بۆ کاری هاوبەش و کار و پرۆژەی هاوبەشە خۆتەزانی تەمان بەداخەواڵەمیانی لە ڕووی سیاسیەوە زۆر جاریانی تەسەوری سیاسی هەڵوێستی سیاسی ئەو هێزە سیاسی ئیسلامیانە لێک جیاوازە خۆزگە لەو ڕۆژەوە یەک هەڵوێستی سیاسی موحدمانە بوو بەڵام لە بوارەکانی کە ئێمە ئەو بوعدانە زۆرن کە وەک یەک بیرەکەینەوە وەک یەک هەنگاوەنین وە خاوەنی ڕوئیای هاوبەشمەوەسم و دەرەنجامی و کۆبنەوە هیچ شتێکی لێکەوتوتەوە پێکێنانی مەسەلەن دەستی هاوبەش و پەیڕەوی هاوبەشەوە دەرەنجامی جارێنی خۆ بەرەنجامی ئەوە جارێمە لە ڕابردوودا بەرەنجامی ئەو کۆڕ و کۆبوونەوەوانە ئەوە بوو کە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لەستی خزمەتمان پێکێنا لە پارێزگاکانی هەڵەبجە سلێمانی هەولێر و ئەمە جگە لەوەی کە ئەم لستە ئێمە بەیەک وەفدی تەفاوزی گفتوگۆمان کرد لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ بەشداری لە حکوومەتی خۆجەی سلێمانی دواتر ئەمە تەبان گفتوگۆی ترمان بووە ئەوە بوو بە بەشداریکردنی هێز و لایەنی کەش و کوبزوتنەوەی ئیسلامی وەکو باسم کرد هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشکە ئەوانیش ڕۆڵی خۆیانیان بینی لەو گفتوگۆیانە دەستەی باڵای کاری هاوبەش پێک هاتووەم دەستی باڵای کاری هاوبەشە چەند کۆبوونەوەیەکی کردووە کارنامەی تایبەتی خۆی هەیەەوە ئەو یەکەم هەنگاوێتی ئەو دیداری ئیسلامیەکە ئەنجامی ئەدا ئەمانە هەمووی بەرەنجامی ئەو کار و پرۆژەی زۆر باشە بەسەبار بووی کە هەندێک خەڵک ڕەنگە بڵێن ئێستا بوون و بدیاریکراوی کە بەرزستان لە کۆمەڵی ئیسلامین بوونم لای کۆمەڵی ئیسلامی ئەو هەنگاوی کاری هاوبەشە ستراتیزیان خود تاکتیکێکە مەسەلەن بۆ کە لە هەڵبژارنەکان نزیک دەبینی یاخود بۆ مەبەستێکی سیاسی بەکاربێنرێت ئەمە پرسیارێکی جددیە یعنی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەی جارێ لای ئێمە مەستراتیژە و تاکتیک نییە و ئێمە وەکو استراتیژ ئەڕوانینە قەزیەکە و پێمامە استراتیژی گەورەی ئێمەش لەم قەزیە یەکبوون و یەکگرتنی ئەو هێزە ئیسلامیانەیە و ئەم پرۆسانەی ترێم پێمانوە تێمان پەڕادون و تەجاوزمان کردووە ئێمە یەک لستیشمان کردووە لە ڕابردوودا لە لستی هاوبەشیشمان هەبووە و فراکسیۆنی هاوبەشیشمان هەیە ئەمانەمان لە ڕابردووە تێپەڕاندووە بۆ ئێمە لەگەڵەوەین کەوەکو باسم کرد و یەکەم جاریش ئێمە بەدە ینی تەرحی یەکگرتنمان کرد لە ئێنەکە لای ئێمە استراتیجە و لای لایەنەکە ئیسلامیەکانی کەش من لە جیاتیوان قسە ناکەم بەس ئێمە تەسەوڕەکەی لای ئەوانی استراتیج بێت و ئێمە لەسەر و استراتیجە هەنگاو بنین حەقیقەت و کاری جدیمان لە پێناوی ئەوە بێت کە ئیسلامیەکان تاقە و توانای ئیسلامی یەکخەین و کۆیکەینەوە و بێکەوە بەرە و ئامانجە نیشتیمانی و ئیسلامیەکانمان هەم زۆر باشی و کۆمەڵی ئیسلامی تا ئاسی یەکگرتن ئامادەن بۆ ئەم پرۆژێ ئێمە بڕاوەتەوە ینی مە زووتر وەرەقەمان پێشکەش کرد و قسەی خۆمان لەو ڕۆ کرد بەڵێ زۆر باش ئەگەر بینی سەرەوەی کە ئەم پرۆژەی کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان یعنی خزمەتێک جگەلەوەی کە خزمەت بە تەوژمی ئیسلامیەکەس خزمەتێک بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد و بە دۆخی سیاسیێن دەکە خۆ پرۆژەیەکی ئیسلامی توانێت خزمەت بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد و دۆخی هاوڵاتیان بکات بەڵێ ئێمە ینی وای نابینین کە پرسی ئیسلامی و پرسی نیشتیمانی دوشتی لێک جیابن جارێک کۆی پرۆژەی ئیسلامی کۆی پرۆژەی ئیسلامی لە خزمەتی پرسیینەتەوەی و نیشتیمانیە و ئەمە دوشتی لێک دابڕاونین و دوشتی لێک جیاونی بۆکرە دوور و یەک حەقیقەتن لای ئێمە دوور و یەک حەقیقەتن هەموو هەنگاوەکانەوەی ناوی هەنگاوی ئیسلامی و پرۆژەی ئیسلامین لە خزمەتی تاچی کورد و لە خزمەتی پرسەنەتەوەیەکان و لە خزمەتی پرسە نیشتیمانیەکانی ئێمن و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە یەک دوو هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بەڵێ بە ڕۆڵی فعال ببینن ئەوێ بەشێکی گرنگ بن لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا و ئەبێ بەڕاستی هەموو هەڵوێستە سیاسیەکانمان ئێمە و کۆمەڵی ئیسلامی وا بیرمان کردوتەوە وا هەنگاومان ناوە کە هەڵوێستەکانمان گوێ نەدەینە ئەوەی کە لە بەرژەوەندی چێ و لە بەرژەوەندی چێنیەوە گوێ نەدەینەوەی باجەکەی چەندە بە ئەندازەی وی بڕوێنینە ئەوەی چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و چەند لەو پێناوەیە کە بگەین بە سیستەمێکی حکومڕانی تەندروست کە بە نەتیجە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و حکوومەت و حکومڕانێتی بگەڕێتەوە بۆ خاوەنی ڕاستەقینەی خۆی کە هاوڵاتیە و هاوڵاتی تێیدا
سوودمەندی ڕاستەقینە بێ و نیشتیمان و خاکێکیش کە هەمانە هەمومان وەکو یەک لەی سوودمەند بین و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک یەک لەی سوودمەند بن نەک بەشێک تێیدا دەوڵەمەند بن بە ناشەرعی و خاوەن ببنە خاوەنی مەکاسبی گەورە لە وڵاتدا بەشێکی گەورەشی بێ موچە و بێداهات و چاوەڕوانی سەرەتایی ترینی مافەکانی ژیان بێت. بەڵە زۆر باشە بەزەگەر ئەم پرۆژێ سەر بگرێت و ئێوە هەڵوێستی سیاستان یەک بخەن بۆ داهات و هیچ کاریگەرێک دەوێت لە دروستکردنی فشار بۆ باشکردنی دۆخی خەڵک بۆ مەسەری شەفافکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان؟ جارە هێزە ئیسلامیەکان یان ئیلانی کەم ئێمە ئەو دوو هێزی کە ڕەنگە لە پرۆسی سیاسی فعالتر بوو بین و بەشێکین لەو پێنج هێزە سەرچێکە لە هەرێمی کوردستان هەنوو من لانی کەم بۆ کۆمەڵی ئیسلامیش ئەتوانمەوە بڵێم کە ئێمە لانی کەم لە ماوەکانی ڕابردوودا بەڵێ بەشێکی گرنگی ئەو پارسەنگە سیاسیە بووین لە ڕابردوودا ئەو بەشێکی گرنگ بووین لەوەی کە ڕۆڵمان بینیوە لەوەی ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە و تەواوی هەڵوێستەکانیشمان لە تا تەرازووی هاوڵاتیان بووە و لە پێناوی بەرژەوەندی خەڵکی مافخرا و بەشمەینەت بووە لە هەرێمی کوردستان و لەو ڕۆژەوە پارێزگاری تەواومان لەو بەرنامەیە کردووە کە کاندیداکانی کۆمەڵی ئیسلامی پێی چوونەتە پەرلەمانی کوردستان و عێراق و مەحافەزەکان ومان پاراستووە لە داهاتووش ئێمە بەو نیەتەوە چینە ناو ئەو پرۆژە و ئەو پرۆژەیەمان لەو پێناوە ئەوێ کە ئەم تای تەرازوە قورسترکەین وە بەهێزتر لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەنگاو بنین و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو استراتیژەی هەمانە لە کار و پرۆژەی سیاسی بێشکلی نایەنە دواوە بەڵام ئومێدمان وە بچینە پێشتر و هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە زۆر باشە بەڵام ڕەنگی خەڵک بڵێ چۆن توانن ئیسلامیەکان لە ڕووی سیاسیەوە خزمەتی خەڵک بکەن کە تاکو ئێستا هەڵوێستە سیاسەکانیان جیاوازە بۆنم لە ماوەی ڕابردوو لە مەسەلەی پەرلەمان و سەرۆکاتیاریم ئێستاش لە مەسەلەی ریفراندۆم جۆرێک لە جیاوازی هەیە چۆن دەکرێتەوە لە داهاتوو هەڵوێستەکانتان یەک بخەن ئێمە گفتوگۆکەین و دیدارە هەیە و دەستەی باڵای کاری هەو بەشێ و دەستەی باڵای کاری هەو بە شەڕێگای ئەو گفتوگۆیانان و هەوڵە دەین کە لەو ڕووە بیرروباچوومان لێک نزیکەینەوە بیرروڕاکانمان لێک نزیکەینەوە گفتوگۆ بکەین و بگەینە خاوەنی ببین بە هەڵوێستێکی سیاسی مشتەرەک ئەگەر نەگەشتین بە ئەوە بە تاکید ئێمە تەفەهومی هەڵوێستی جیاوازی یەکتر ئەەکەین و ئەوەش نایڵین ببێتە خاڵی بەریەککەوتنمان حقیقت لەو ڕۆژۆ بەیەکەوە وەکو باسم کرد بواری کەیکاری هەو بەشمان زۆرە کە مشتەرەکاتی ترمان بە گەورەی هەیە لە ناو کۆمەلگادا لەسەر مشتەرەکاتی ترکارەکەی بەڵام جددیشین لەوەی کە بتوانین هەڵوێستی سیاسیشمان یەکخی ئەگەر هەڵوێستی هاوبەشتان یەک بخەن بۆ دۆخی کوردستانیش باشتر نییە؟ بۆ خۆمان بۆکو هێزە ئیسلامیەکان بە تاکید بەهێزترە و تای تەرازوی ئیسلامیەکان قورسترە بێت و ڕۆڵی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان کاراترە بێ و بە تاکید لە بەرژەوەندی خەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و بەشێکی گرنگی گۆڕینی معادلی سیاسی شەبین لە هەرێمی کوردستان لە چ ڕوویەکە توانن ناوکێشی سیاسی لە هەموو ڕوویەکەوە ئەتوانین ینی ئەگەر خاوەنی یەک هەڵوێستی سیاسی موحەد بین ئەتوانین معادلەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕین بەڵام ئێمە لانی کەم جارێکە واق تێگەیشتنی ئیسلامیمان و ئەو تێگەیشتنە ئیسلامیە تەندروستەی کە هەمانە ئێمە معادلەی سیاسی هەمیشە بە ئاراستەی بەرژەوەندی خەڵکو هاوڵاتیانە گۆڕین ولا تای تەرازوی هاوڵاتیانە لە تای تەرازوی دەسەڵات نەبوون ینی نابێ ببین ینی لە ڕاستیدا نابێ ببین و دەستەڵاتیش لە خۆ دەستەڵات تەمان ئەگەر خزمەتی هاوڵاتیان بکە و دەستەڵاتە گەر احتیکار نەکات دەستەڵاتە گەر گەندەڵی نەکات دەستەڵاتە گەر بۆ خزمەتی هاوڵاتیان بێ بڵێ ئێمە پشتیوانی و دەستەڵات بین بەڵام دەستەڵاتێک کە مافی خەڵک زەوت کە دەستەڵاتێک کە دامەزراوە شەرعیەکان پەکخا دەستەڵاتێک کە گەندەڵی تابینە قاقا و با دەستەڵاتێک کە ئیرادەی چاکسازی نەبێ دەستەڵاتێک کە پاوان خوازی بکە بە تاکید تۆ بێ هەوڵ دەیەم دەستەڵاتە ئیسلاع بکرێ لەم دەستەڵاتەوەم دەستەڵاتە لانی کەم خۆیشی هەنگاو بنێ بۆ چاکسازی بۆی کە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە کە هاوڵاتیە. بەڵە زۆر باشە سەبارەت بە مەسەلەی سنووری ئەم کاری هاوبەش تەنە لایەن ئیسلامیەکان دەگرێتەوە یاخود خەڵکی تریژێەوە هەوڵدان تێدا بەشداری ئەوە نیە لە ئێستا هەنگاوی یەکەمیەوەی کە تەنها لایەن ئیسلامیەکان ناگرێتەوە غەیری ئیسلامیکە لاەنە سێ حیزب ئیسلامی کە خەڵکی تشتیدا بەشدارەوە بانک کراون و لە دیدارەکە بەشدارە من ڕاو سەرنجیان نەبێ و ڕاو سەرنجیان کاریگەری خۆی ئەبێ ئەوە جگەلەوەی هەوڵە درێتە من تەنسیقێکی بەهێزیش لە نێوان ڕێکخراوەکان بکە کۆمەلگای سەلیم و تەندروست ینی ئێمە ئەزانین تەمەەن بەشێکی گەورەی معادلەی مجتمعات منظماتی مجتمعی مەدەنین یا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین ئێمەم هێسێ ئەمە لەگەڵەوەین کە حزبی سیاسی وەزیفەی خۆی ببینێ و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش وەزیفەی خۆی ببینن و هەردووچیان بەیەکەوە
ڕۆڵێکی تەواوکاری ببینن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بواری خۆیان کارکەن و پیشەیانە کارکەن و لەو تەخەسوسانەی کە هەڵیان بژاردۆ بۆ کاری خۆیان کارکەن و شوێن دەستیان هەبێ و هێز و لایەنە سیاسیەکانی زەمینیان بۆ سازکەن دەرگایان بۆ بکەنەوە ڕۆڵی گەورەیان پێ بدەن ئێمە و کۆمەڵی ئیسلامی وا بیرەکەینەوە کەوان لە بوارەکانی خۆیان کارکەن ئێمە دەعمیان کەین بۆ کاری خۆیان بۆوانیش پشتیوان بن بۆ پرۆژەی سیاسی هێز و لایەنە سیاسیەکان و بەیەکەوەش ئەو وەزیفە تەواوکاریە ببینین کە هەردووچی بەیەکەوە خزمەتی کۆمەلگا زۆر باشە دو پرسیارم سەبارەت بۆی کە پێشبین دەکەن شەمەیت بە بڕیارێک لەو دیدار و ئەوانە دەربچێت یاخود تەنها ڕاوێژکاری و دیدارەکە خۆی دیدارێکە ینی گفتوگوۆیەکی تێر و تەسەل ئەکرێت لە دیدارەکە و بە تەکید تەوسیاتی ئەو دیدارە و سەرنجی بەشداربووانی دیدارەکە وەلانی کە بۆ کەسایەتیە دیار و عریقانی کە شوێن پەنجیان لە کار و پرۆژەی ئیسلامی دیارە بە تەکید بۆ چوونیان تەسەوڕاتیان کاریگەری گەورەیە بێ لەسەر نەخشەی کاری هاوبەشی پرۆژەی ئیسلامی و هەموو لایەنەکە متفقن کە بۆ چوون و نەزەریان بە هەندوەر بگرین ئەوە جگەلەوەی بەشێکی کەی ینی دیدارەکە لە بیرمان بێ کە تەسەوری ئەو لایەنانیان پێگا و هەریەکێ لەو سەرکردانە بۆ چوونی خۆی و نەخشە ڕێگای خۆی و ئەو ئەساسیاتانەی کە هەیە بۆ کار و پرۆژەی ئیسلامی لە دیدارەکەدای خەتەڕ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارنم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.